پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وەک نەریتی ساڵانەی خۆی فیستیڤالێکی گشتی سازەکات، تیایدا چالاکیە هونەریە جۆراوجۆرەکان نمایش دەکرێ و ئامانجلەی دەرخستنی توانای خوێندکارانی هەریەک لا بەشەکانی پەیمانگا و چالاکیەکانیش بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام بوو. ئەم ساڵیش فیستیڤالەکە با سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوەچوو. بەشدار ئەحمەد مامۆستا لە بەشی میوزیک لە فیستیڤالەکەدا سەرپەرشتی چالاکیەکانی میوزیک لە ئەستۆ گرت بوو. لەم گەشتەی هەواڵە هونەریەکانە لەگەڵمانە. مامۆستا گیان سلااو لێبێ سوپاس کە ئامادەبووی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ بینەر و بیسەر و بۆم چاپێکەوە. مامۆستا ئەمەیە بپرسم فیستیڤاڵی ئەم ساڵ کە دەمێک ساڵە فیستیڤال نەکراوە لە پەیمانگای هونەرە جوانەکانە، ئەم ساڵ جۆرا و جۆرێتیەکی بەخۆیەوە بینی. جیاوازی چی بوو لەگەڵ ساڵانی پێشوە بە تایبەت بەشی میوزیک؟ سەرەتا ئەگەر ئێمە بێت و باسی خودی فیستیڤالکەینەوەی چەند ساڵەکە بێ بەهۆی ئەم خێرانانێ ڕووی لە ئێمە کردووە بەرەوکی ئێمەشی بێگومان گرتووە. بەڵام ئێم ساڵ بە هاوکاری سەرجەم مامۆسایان و بەڕێوەبەر و سەرۆک بەشەکانی پەیمانگای هونەرە جوانەکان و بە هاوکاری ئەولانەی کە سپۆنسەریان کرد جوورێکی تاوامان کردبووی هەرچۆنە بێت ئیتر ئەو توانایی کە خوێندکار لەگەڵ مامۆستا پێکەوە کاریان کردووە لە خۆ بردووانە زۆر ماندوونە ناسانەکە ئیشان کردو هەرچۆنە بگە هەوڵ بین ئەم شتە خەڵکێک لە دەرەوە بیبینێت، چکە ئێمە وایە بینین چەند ساڵەکە بێ پەیمانگای هونەرە جوانەکان بە شێوەیەک لە شێوازەکان ئەمەی سلێمانی پشتگوێ خراوە بێ ناسکەوت و ساڵانەش کۆمەڵێک جوود و ئیشی جوان و کارە باشەکرێ بەڵام بەداخەوە کە خەڵک لێی بێ ئاگانیە. بۆیە بە جوودی زۆری لە مامۆستاکان سەرجەم و دووبارەم کردەوە بە هەمان هەوڵمان ناوە کە بتوانین هەچۆنەوە ئەو فیستیڤالەمان کرد کە زۆر تەمەنەوە جێی شانازیە کە دەنگانەوەیکی باشی هەبوو لە ناو کۆمەڵگە و تۆڕەکانی میدیا و زۆرێک لە هونەرمەندان کە بە شتێکی زۆر ئەرینی ئەم کارانیان بینیەوە. چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ بەرهەمەکانی پێشووترتانە یاخود ئەم بەرهەمانە کۆی ئیشکردنی چەند مانگێکتانە یان چەند ساڵێکتانە یان چەند هەفتەیەکە؟ خۆی ئەگەر من لەسەر خودی بەشی موزیک ئیشکەم لە ڕووی ئەو بەرهەمانی کە ئامادەکرابوون هەمووی پێکهاتمون لە بەرهەمی نوێ و پێکهاتمون لە بەرهەمی شێوازێک لە جۆرە هەمووی لە ئەوانشی کە فۆلکلۆر بوون بەکار هاتوون بە شێوازێکی نوێ داڕێژرابەوە کە ئەمە هەوڵمان ناوە لە ڕێگە ئەمەوە جۆرێک لە ئایدیای نوێ بیرۆکەی نوێ فکری نوێ بەکاربێنی لە ناو ئیشە هونەرەکانە کە کاری تیابکرێ و جایەکتر بە شێوازێکتر بیخێنەوە بەردەم گوێی بینەر و بیسەر بەو شێوازانەی کە هەمان بووە. ئەم لە بەشی ئەوەی کە ئێمەوەکو بەشی موزیک لە دوو بەشە خۆی بینیەوە بە شێوازی ڕۆژهەڵاتی بەشێکیش بە شێوازی ئۆرکسترایی کە هەمانە کارمان لەسەر کردووە. شێوازی خودی ئەم خۆ ئامادەکردن لە ڕاستیە بۆ ئەموانەی کۆژەنە ئێمە زانین پەیمانگا هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەر مێژووی سلێمانی لە سەرەتای دروستبوونی موزیک بە شێوازێکی کادیمی تیاوە تاوەکو ساڵەکانی لە 50کان و بگرێن تاوەکو 60 و 70کان دروستبوونی تی مۆسیقای سلێمانی و تی مەولەوی و ئەمە هەتا دروستبوونی خودی پەیمانگا ئامانج لی هەمیشە کردنی کاری نوێ و نوێگەرانە و بە ئاکادیمیکردنی جۆرێک لە جۆرەکانی موزیکە. ئەوەی کە لە پەیمانگاش بە هەمان شێوە کاتی خۆی کە ئێمەش خوێندکار بووین لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانی پێش خۆمانە کە دەرسمان خوێنەوەوانەمان خوێنەوە هەمیشە ئیشمان سەرەوە کردووە کە هەڵبێن کە بتوانین شێوازێک هەمیشە کاری نوێ و بیرۆکەی نوێ بینەکایەوە. بەنسبەت ئەم فیستیڤاڵی ئیم ساڵیشەوە ئەمە نزیکەی 4-5 ساڵێکە بێ ئێمە هەوڵمان ناوە سیستمی شێوازی ڕاهێنانکردن لەوانەی کۆژن و لەوانەی تاکژەنا بە شێوازێک لە شێوازەکان بگۆڕین. جاران وانی کۆژن تەنها بۆ نمونە گروپێک کۆمەڵێک ژەنیار پێکەوە موزیکیانە ژەن و دوایی بۆ مامۆستایەک یا دوو مامۆستا بەرهەمەکان پێشکەشە کرد. بەرەمەز نزیکەی چەند ساڵێکە بێ بە هاوکاری و مامۆستا بەڕێزانە کە فیکرەکان بەدڵ بوو توانیمان ئەوە بگۆڕین کە ئەم چکە تۆ کە ڕاهێنان بە خوێندکارێکی خۆش ئەنجامەکەی ببینی. کاتێکە ئەمێ ئەوە بپرسم مامۆستا ئاستی خوێندکاران چۆن بوون ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشووترا؟ بێگومان تۆ هەچ کاتێکە کار لەگە خوێندکارەکەی شتێکی بە ئینگلیزی پێڵم موتیڤیشن ئەبێت تۆ شتێکی بیتێکە پاڵنەر کە هەوڵی بۆ بە کاری بۆ بکە. ئێمەش کە لەوانی کۆژەنە ئەوەی ئیشمان تیا کرد ئەوەیە ئەو ڕاهێنانکردنی کە ئەمان کرد بۆمانکردن بڕیارمانێک کەم جار و کۆنسەرتێک بیکەین پیشانی بین کە ئەوەی کە ئەو هەوڵی کە ئەنجامی کە ئیشی تیاکە ئەخیرن ڕۆژی تاقیکردنەوەکەی کۆنسەرتێکە هەم کە سوکاری بینی هەم مامۆساکانی بینن هەم ئەبێ بە ئیمتیحانیش بووی دوایگە تێبینیشمان هەبایە تۆمانتوانی بە تەنیای گەڵیابین. ئەمەمان چەند ساڵێکە زیاد کردو خۆی لە بەشەوەیەکی فەرمی هەفتەی با بڵێن سێوانە هەیە لە کۆژەنا بەڵام ئێمە لە دوای داوامی ڕۆژێک ترمان دیاری کردبوو کە ڕاهێنان بکەین بە هاوینانیش بە هەمان شێوە کە خەڵک لە ماڵەوە ئێمە هەفتەی 2 ڕۆژ
خوێنکارەکانمان هێناوەتەوە ڕاهێنانمان کردوتە بەڵام ئەوشمان بیر نەچێت لە ڕووی ئەم خوێنکارانە پێشووی بێن لای منوانی کۆژن خوێنە هەمویان وانەی تاکژەنیان خوێنەوە ئەمانە مامۆستانە چەند ساڵێکە زۆر بە لێبوردوی ئیشان لەگەڵ ئەم خوێنکارانە کرد بووی تاچێک بەرهەم بێنە بێتە ژێر دەستی ئێمە ئیشی تا بکەن ئیم ساڵ خاڵی شتێکی تریشمان زیاد کرد بۆ خوێنکارەکان ئەویش پێشکەشکردنی ئەزمونە شان بەشانەی ئەم هەموو ئیشانە خوێنکاری پۆلی پێنج عادەتەن هەموو ساڵە بەرهەمی گشتی خۆی پێشکەشەکاو کە باش پێیماندووە بێ بەڵام ئێمە هەوڵمان ناوە خوێنکارانی پۆلی سێ و چواریش ئەزمونێکی مۆزیکی پێشکەشکردن هەر کەسیان بە پارچەیەک مۆزیکی سۆڵۆ یعنی ئیمساڵ خۆشبەختانە زۆرترین کار و چالاکی هونەریمان پێشکەشدووە ئەمانە هەمووی ئەبن بە پاڵنەر بۆی خوێنکار هەست بە ماندووبوونی خۆی بکاس بکە کاتێک کە شتێکیش بۆی مانوە بێ ئەنجامەکەی بینێ سا لە دوای فیزیڤاڵی کردمانە زۆر دڵخۆشن زۆر ئێستا دوای ماوەیەکتر چاوەڕێوین کەی دەست بکەین و بەڕاهێنانکردن بۆی ئیشی نوێ بکەین ئەمانە هەمووی خاڵی ئەرێنین بەڕاستی تەمان ئەمە بەجوودی بە تەنیا یەک مامۆستا ناکرێ وەکو مەسەلەن حکومت و مامۆستا بڕیار کە سەرپەرشتی لایەنی ئۆرکسترا و ڕۆژهەڵاتیەکە بۆ مە هاوکاری سەرجەم سەرک بەش و مامۆسەرجەم حەزەکەم سەرجەم ناوی مامۆسایانم بێنم هاوڕێیان من مامۆستا ئالانە مامۆستا بەڵێن مامۆستا ئاکۆ مامۆستا هاوار هەموو مامۆستاکان بەڕاستی هەمویان ئەمێلێرۆ زۆر سپاسیان بکەین کە وەکو خێزانێک وەکو تیمێک ئیشمان لەم کارەیە کردو بۆی بگەین بەم ئەنجامەیە کە هەیە ئەمە بێگومان بەڵێ ئەگەر پرسیارت هەیە سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە زۆر سپاس لە خزمەت